پێناسی جینۆسای بکات. جینۆسای چییە؟ جۆرەکانی چییە؟ هاتو دەستی کردەوە باسی کوشتن و بڕی کورد لە کۆتایی کتێبەکە پێناسی جینۆسای دەبووەکە. یعنی ئەمە ئەو پەروەردەی کە ئێمە هەمانە نمونەیەکی ئەمە نمونەیەکی ئەوەیەتی کە لە ڕووی زانستەکەشەوە فەشەریەناوە. دوای ئەوە جیاوازیکردن لە نێوان زانستەکانە. ینی بۆ نمونە تەلەبێ ومانەزین لە ئێمە لە قۆناغی ئامادەیەوە ئەبێ بە تەلەبێ ئەدەبی علمی سیرەکەی علمیەکان بوان هەیە ببن بە هەنێشت ئەدەبیەکان بوان نیە تەنانەت خەونیشی پێوە ببینی کە ئەمە مەسەل لە وڵاتی ژاپۆنیشێکە لە وڵاتانی کە ئەم مەسەلەی وان نیە. تۆ گەر بتێبی بە دکتۆر 14 ساڵە خوێنی 2 ساڵیکە چی ئەو شتە خوێنی مەسەڵەن تۆ بی بە دکتۆر ئیمتیحانێک دەکەن لەو ئیمتیحان دەرچێت توانم چی کۆلیژێک بخوێنی لەوەی کە حەزی بۆ نمونە بی بە دکتۆری بی بە ئەندازیاری. یعنی ئەم جیاوازیکردنانش ئینسانی بچووک بەرهەمێنی. یعنی لە مەکتەبەکان ئەمە هەمومان شایدی ئەوەین کە ئەو جیاوازێکی گەورەی نێوان تەلەبەی زانستی و ئەدەبیەکری ئیهانەیەکرێ سوکایەتی پێکرێ ئەوەی کە چۆتە ئەدەبیەوە. ئەمە جیاوازیکردنی نێوان زانستەکان هەر خۆی لە خۆی ئینسانی بچووک بۆ بەرهەمێنێ. ئینسانێک بەرهەمێنێ لە بنەڕەتەوە کە تۆ وتی ئەگەر ببێ بە مامۆستا ئێمە بەراخۆ بەرامبەر مامۆستاکانی شەکە یعنی بەرامبەر ئێمە کراوە. یعنی بۆ نمونە جەدوڵەکان دانن زۆربەی ئیمتیحانەکان ئەوانەی کە مامۆستا علمیەکان بەدڵیان بێ ئیدارە بە قسەی ئەوانەکە. یعنی ئەوە نەکات تەلەبەی گرتوتەوە بڵێن وڵات تەلەبە ئەو ئیهانەیەکەی مامۆستاشی گرتوتەوە. ئەوە من خۆم چەندین نمونەم لایە هەر بەرامبەر بە خۆمان کراوە ئێمە. یعنی ئەم جیاوازیکردنە تۆ کە مناڵی فێرێکە یعنی هەموو بەشێکی زۆرمان مناڵمانە یعنی بە ئەمانە پێشەوەی لەسەر لە دەرەوە تێبینیکەین لە مناڵەکانی خۆمانەوە سەیریانکەین. کاتێک کە تۆ جیاوازی نێوان دوو مناڵەکەیت بزانەوەی کیان هەست بە چیەکە تەمەنەوەی هەر بچووک دەرەچێ تەماڵتر دەرەچێ چونکە تۆ لە هینێکت هەیە سیستەمێکی لەسەر ئیهانەکردنی بەشێکیان دروست بووە. بەشێکیان پێی وایە ئەبێ بە هەموو شتێک بەشەکەیان هیچ نییە. یعنی ئەو ئیهانەی لە مەکتەبەکانە بە تەلەبەی لە پێشا بە تەلەبەکرێ بە تەلەبەی ئەدەبی اینجا دواتر بە مامۆستای ئەدەبی اینجا دواتر بە مامۆستا و بە تەلەبەی علمی و ئەدەبی بە هەموو شێوە بکرێت چونکە دوجار مەکتەبیش اینێکە دامەزراوەیە شێوە دەوڵەت وایە. ئاستی پێشکەوتنی کۆمەلگایەک بەندە بە ئاستی پێشکەوتنی قوتابیانی مەسەلە هەندێکیان وتویانە زانکۆ و بەشێکی زۆری ژەڵێن بەندە بە ئاستی پێشکەوتنی مامۆستا. بێگومان لایەنە گشتیە کۆمەڵایەتەکەیشی ئەڵێن ئاستی پێشکەوتنی کۆمەلگایەک بە ئاستی پێشکەوتنی ژن ئەپێورێ لەو کۆمەلگایەدا ژن چەندە پێشکەوتووە ئەو کۆمەلگایش ئەوەندە پێشکەوتوو بە پێچەوانەکەیشی هەر ڕاستە. لە کۆمەلگای ئێمەدا ئێمە ناتوانین تەنیا بڵین کێشە هەیە لە پەروەردە و سیستەمی پەروەردەدا بەڵکو قەیرانە گەیشتۆتە ئاستی قەیران ئەوەی کە هەیە. بێگومان مامۆستا ئاسۆ باس لە چەند بابەتە باسی کێشەکانی کرد ینی کردی بە چەند بەشەوە. منی ژەمەوێت لەسەر ئاستی چارەسەری لە سێ بەشدا بیگرمە. دەست یەک وەکو فکر و میتۆد و مەنهەج کە چی تاکێک دروستەکە. هیتر بەشی دووهەم ئەمەوێ باسی سیستەمدا تاکێکی چۆن ینی سیستەم چەندی ینی ئەتوانێ سیستەمێکی چۆن ئەتوانێ تاکێکی باش بەرهەم بێنێ هەتا مامۆستایەکی باش بەرهەم بێنێ یان خوێندکارێکی باش بەرهەم بێنێ. و بەشی سێهەمیش سیستەم و ینی کۆمەلگا و دەسەڵات بەیەکەوە ئەتوانن چۆن ئەم کێشەیە چارەسەرکەن. طبعاً ئێوە هەمومان ینی ئەم بەڕێزانی کە هەمووتان لێرە ئامادەن و بێجگە لەو خاڵانیش کە مامۆستا ئاسۆوتی ئێستا وەگەڵی قوتابیەکانی زۆر بە شێوازێکی شەفاف و ڕوونتر باسی کێشەکانەکەن و دەقاتی ئەوەی شەکە ئێستا ینی ئێمە بڵێن لە چەند دەقەدا بەیەکە و گفتوگۆی لەسەرکەن. یەکێک لەو کێشانەی کە ینی مامۆستاش باسی کرد مەسەلە فکر و میتۆدی مەکتەبە یان منهەجی مەکتەبە. ئێمە ئەم کێشەیە توانین بڵین وڵات تەنیا کێشەکە هی ئەم هەرێمەیە یان لە وڵاتی ئێمەدا تەنیا هەیە یان تەنێ لە شاری سلێمانیدا هەیە نەخێر. مەسەلەی فکر و منهەج و میتۆدی مەکتەب کێشەیەکی جیهانگیریە چونکە سیستەمی دەسەڵاتدار سیستەمی سەرمایەداری مۆدێرنیتە یان ئەتوانین بڵێن پۆست مۆدێرنیزم بەگشتی
بەو هێرشە ئایدۆلۆژیای کە ئەیکا لەسەر کۆمەڵگا لە پێناوی مانەوەی سیستەمدا لە پێناوی ئەوەی کە شۆڕشی گەلان دروست نەبن وەک پێویست لە پێناوی ئەوەی کە تاکێکی ئازاد و کەسێکی ئازاد و پێشەنگی بەهێز لە کۆمەلگادا دروست نەبێ لە گشتیدا میتۆد و منهەجێکی خراپ جێگیرەکەن یان مەسەلەن ئەو منهەجێشی کە دایەنێن وەها داینانێن کە تاکێکی باش پەروەردە بکە لەبەرەوە ئەمە لایەکی ینی بە گشتی گشتگیرە و بێگومان ئەمە تەنیا ئەو لێشاوە ئایدۆلۆژیا فکریی کە ئەیکەن تەنیا لە مەکتەبان نییە بەڵکو تۆ ئەگەر نەچیتە مەکتەبیش لە ڕێگەی ئەنتەرنێتەوە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە لە ڕێگەی موبایلەکەتەوە ڕوبەڕووی ئەو هێرشە ئایدۆلۆژی ئەبیتەوە کە کەسێک بیت تاکێک دروستبی ئەو تاکەل بە پێی دڵی ئەو دەسەڵات و سیستەمە بێت